بەشداری ئەم پرۆژەیە کردووە نەسرین تەنیا من سپاس یەک بە یەکیانەکەم حەزەکەم کاتان لێ نەگرم سەود و کتێب مهێناوە هاوڕێم سعدیە بارام ئەویش بە چەند کتێبێک ئەگەر هەڵەن نەبم گوڵزار حەمەفەرد نووسەر لە بواری ڕۆمان و تێکستی ئەدەبی و شعر لە مناڵیم و خولیای نووسینم هەبووە هاوڕێتی کتێب باشترین ڕووداوی ژیانم بووە ئێمە نووسەرانی سلێمانی ئەمڕۆ لەگەڵ هاوڕێیانم و دۆستانی کتێب هەموو هاتوین بۆ ناوەندی ڕۆشنبیری ناوەندی ڕۆشنبیری کێڵگەی لە هەڵەبجەی تازە کەم کتێبانیان بەڵێ بۆ بێنین لەبەرەوەی نووسین و خوێندن خولیای هەموو کەسێکە و مرۆڤی ئازاد دروست دەکات لەبەر ئەوە کە هاتوین کتێبمان بۆ هێناوە لە پێناو ئەوەیە ڕۆشنبیری تاکەکان زیاتر بەربڵاوە پێبین بە چەند کتێبێک خۆم و هاوڕێکانم هاتوین کتێبمان هێناوە من خۆم 102 کتێبم هێناوە لەگەڵ هاوڕێکان سعدی خان و نەسرین تەنیا و مامۆستاکا و شێخ سەلام و کاکتایەر و کاکبەختیارەوان هەمووان ئەمڕۆ بە وەجبەیەکی جوان کتێبەوە هاتوین سپاس و ئەمانیش کە میوانداریەتیان قبوڵ کردی کتێب بوو لە هەر لایەک لە هەر جیهەتێک بۆ کتێب و بۆ نووسین و بۆ ڕۆشن فکرکردن و ڕۆشنگەری تاک بێ ئێمە بەردەوام لە خزمەتوی فەرهەنگ و کولتوری کوردیە هەموو کات. کتێب هاتوین ئەم کاکتایەر غوڵامی و کاکبەختیار عەلی هەمویان هاتوو کتێبیان هێنا. سلااوڕێز من نەسرین تەنیا شاعر لە سلێمانیەوە هاتووم بەشداری ئەم پرۆژەیە بووم بە 50 کتێب دەستیان خۆش بێ شێکی زۆر جوانیان کردە شوێنێکی جوانیان هەڵبژاردووە هیوادارم هەر کەسێتە ئێرە خوێنەری کتێبەکان بێت کۆمەڵی کتێبی جوان هاتووە من هەمیشە وتومە کتێب هاوڕێیەکەی زۆر زۆر بەسوودە کە ئازار و پێناگەیەنێ ئەتوانی هەموو دەردڵەکان و ڕازەکانی خۆت لەگەڵ یا باسکەی بچیتە ناخیەوە ئەو بچێتە ناخیتەوە هیوادارم ئەم پرۆژانە لە هەموو شوێنە بکرێتەوە ئەم جۆرە شوێنانە بە تایبەت ئەگەر ڕستوران من چوومەتە شوێنێکە ڕستوران بووە لەوێ کتێبخانێکی بچووکیانداناوە ئەو شوێنم کە بینیوە زۆر دڵخۆش بووم پێی بۆ ئەم پرۆژە من یەکەم جارە بەڵام بۆ پرۆژەی تر وەکو خۆم ڕێکخراومان هەیە ڕێکخراوی ڕۆشنبیرانی کوردبریتانیا لەو کتێب کۆکردنەوە بە تایبەت پرۆژێ کتێب کۆکردنەوەمان زۆر زۆر بووە هەر لەم ماوە 160 کتێبمان بر بۆ چاکسازی ژنان و ئافرەتان لە سلێمانی دوایەوە بۆ دۆستخورمات و بۆ چەند مەسەن شارەکانی دەوروبەری سلێمانی من کتێبمان کۆکردووەتەوە و بە هدیە بردومانە هەمان شێوە لە چاخانەی شعبی هەڵەبجە توانیمان لەوێش ئەمە جاری سێممانە ئەلبەتە لە مانگی هەشتەوە ئێمە کاک محەممەد و کاک فارس بە تایبەتی